چوارشەممە سوورە نەریتێکی کۆنی کوردەواری بە قەڵەمی بەڕێز مراد نەزەری، خوێندنەوەی ناسر عەبدوڵڵاهی. ڕەنگە زۆر جار ئەم پرسیارەمان بۆ بێتە پێش کە ئاخۆ چوارشەممە سوورە نەریتێکی کوردیە یاننا، سەرچاوەی مێژوویەکەی چییە و لەکوێوە هاتووە؟ چوارشەممە سوورە لەباری ئوستورە ناسیدا مێژووی چەند هەزار ساڵەی هەیە و باشترین نمونەشمان بۆ ئەم باسە جێژنی چوارشەممە سوورەی کوردانی ئێزیدین. هەروەک دەزانی کوردی ئێزیدی یەکێک لە ڕەسەنترین، کۆنترین و بێغەشترین کوردن، ئەویش بەو هۆیەوە کە کۆمەلگاکەیان داخراوترین کۆمەلگایە و کەمترین گۆڕانکاریان لەباری نەریت، ئۆل و کولتور بەسەردا هاتووە و نەریتەکانیان وەک خۆیان ماونەتەوە. ئەمە سەرەڕایوەیە کە لەباری هەڵکەوتەی جۆگرافی کەوتونەتە نێوان دوو چۆمان و بەپێی هەموو بەڵگە مێژوویەکان ئەم شوێنە کوێنترین شوێنی نیشتەجێبوونی مرۆڤە و ژیاری شارستانیەت هەر لەوێەوە دەستی پێکردووە. تەنانەت لەسەر ئەم بڕوایم کە ئەم نەریتە لەلایەن ئێزیدیەکان بڵاو بووەتەوە و پەرەی ساندووە، بەڵام گەر بە سەرنجەوە بڕوانین دەبینین چوارشەممە سوورەی کوردانی ئێزیدی لەگەڵ ئەم چوارشەممە سوورەی کە لە ڕۆژهەڵاتەوە بڕێوە دەچێ لەباری کات و ساتەوە جیاوازی هەیە. چون چوارشەممە سوورەی کوردی ئێزیدی کەوتۆتە هەوڵ چوارشەممەی مانجی نیسان واتە خاکە لێوە، کەچی لە ڕۆژهەڵاتەوە کەوتۆتە دوایین چوارشەممەی کۆتایی ساڵ. جیاوازیەکەشی بۆ جۆری دابەشینی هەیڤ و مانگەکان دەگەڕێتەوە. وەک دەزانین لە سەرەتای دەستپێکی ژیاری شارستانیەت ساڵ تەنیا بەسەر هەیڤ دابەش کرابوون و هیچ بەڵگەکی مێژوویمان لەبەردەست نییە باسێک لە حەوت ڕۆژەکانی حەوتوی تێدا کرابێ. دیارە ئەم دابەشینەش بۆ ماوەیەکی کەم پێشهاتنی ئیسلامەوە دەگەڕێتەوە و بە بڕوای من سەرەتا بەم جۆرە بوو. بە پێی وەی کە ژمارە حەوت پیرۆزی تایبەتی لە ناو زۆرترین گەلانی نێوان دوو چۆمان هەبووە، وەک حەوت شەو، حەوت ڕۆژ، حەوت ئاسمان و هتێت، مانجیان بەسەر چەند حەوت ڕۆژی دابەش کرد و ئەوها دەستی پێکرد. هەینا واتە ئێستاکە کە ئێمە تێیداین زەمانی حاڵ کە بە تێپەڕبوونی چاخ سواوەتەوە و بۆتە هەینی، دواتر شەومان لە پێشە و وتویانە شەوێ یا شەوە، هەر لە کۆنەوە هاتنی شەویان بە دەستپێکی ڕۆژی دواتر داناوە وەک چوارشەممە سوورە کە لە کۆتایی ئێوارەی سێشەممەدا بڕێوە دەچێ، کەچی پێی دەڵێن چوارشەممە سوورە و لە ڕۆژی چوارشەممەدا ناکرێ. دواتر ئەژماردویانە یەک شەوە، دوو شەوە، سێ شەوە، چوار شەوە، پێنج شەوە و کۆی گشتیان بەم جۆرە گەیوەتە حەوت ڕۆژ و بە ناوی حەوتەوە ناودێر کراوە. سوور وشەیەکی کوردیە و بە مانای جۆرە ڕەنجێکی وەک خوێن، شایی و بووک، ڕوون و ئاشکراش هاتووە. با چاوێک بەسەر چاوە مێژووەکاندا بخشێنین. لە ئاوێستادا وشەی سوور بە سوئیریا هاتووە کە بە مانای ڕووناچی و بەیانیە. لە شێوەزاری پاڵەیی کوردی نێوان سنە و کرماشان کە بە فارسی پێی دەڵێن پەهلەوی، سوور بە مانای چێشتانێکی درەنگە کە تاو هاتووە و هەموو دنیای گەرم و ڕوونا کردووە. سوور لە ناو ئۆلی زەردەشت بە مانای شایی و بووکە کە ئێستاش بەو مانایە لە ناو ئێمەدا هەرماوەتەوە وەک ڕستەی سوورت دی سەماد لە بیرچوو، کە وشەی سوور لێرەدا ڕێک بە مانای بووکە و بەدەیان ڕستەی تری وامان هەر لە ناودا ماونەتەوە. ئەمەش نیشاندەری ئەم ڕاستیەیە کە ئێمەی کورد پێش ئیسلام زەردەشتی بووینە. بەهاتنی ئیسلام هێندێک لە نەریتەکان لە ناوچوون، بەڵام ئەم دەستە نەریتانەی کە زۆر لەگەڵ ئیسلام دژایەتیان نەبوو، ڕیشەی قوڵیان لە ناو کۆمەلگاکەمان هەبوو، توانیان بمێنەوە و نەفەوتێ.
چوارشەممە سووری و نەورۆز یەکێک لەم نەریتانەن کە توانیان بمێننەوە کەچی چوارشەممە لای کولتوری عارەب بە ڕۆژێکی بەد و دم یۆم الئەرباع ناسراوە و جێژنی نەورۆزیش بە جێژنێکی مەجووسی ئاگرپەرستان دەزانن. یەکێک لەم نەریتانەی کە لە شەوی چوارشەممە سووریدا دەکرا سەرکولانە بوو. کولانە کونێکی بچکۆڵانە بوو کە لە ژووری نانکردن لە بەری بان دروست دەکرا بۆ چوونەدەری دووکەڵ و هاتنە ژووری ڕووناچی. لاوان لەم ڕۆژەدا دوای خۆر ئاوابوون و تاریکی دەم و لووتیان هەڵدەپێچا تا نەناز بمێنەوە بەتەنیا یا لەگەڵ چەند هاوڕێیەک دەچوونە سەربانی ماڵان و پشتپێندیان لە کولانەی ماڵ شۆڕ دەکردەوە. دەیانگوت هەتەرێ مەتەرێ. خاوەن ماڵ دیارەیەکی بۆ دەناو پشتێن دەنان و سەری گرێ دەدا. گەر ئەمەش لەباری ئوستورە ناسیەوە سیر بکەین ئەم دم و چاوگرتنەش بۆ ئەم بڕوایی ئۆلی زەردەشت و میترایی دەگەڕێتەوە کە لەم شەوەدا مردوەکان دێنەوە سەر ئەم دنیایە و دەم و ڕووی خۆیان دەپێچنەوە و سەردانی کەس و کاریان دەکەن و ژیان و بەرەکەت و تەمەندرێژیان بۆ دێنن. نەریتی سەرکولانە هێدی بەهۆی گۆڕانی شێوازی ژیان وەک نەبوونی کولانە لە ناو ماڵەکان و گەورەبوونی شارەکان و نەناسینی یەکتری و چوونە سەربان بێ ئیزنی خاوەن ماڵ و سازبوونی کێشە کۆمەڵایەتی و خانووی چەند نهۆمی بەرەو لە ناوچوونە. بە نەرخترین دیاری کە لەم ڕۆژەدا دەدرا هێلکە بوو بە تایبەت هێلکەی ڕەنکراو ئەویش هۆکاری بۆ ئەمە دەگەڕێتەوە کە هێلکە بە ڕواڵەت وەک زەوی دەچێت و هەروەها هێلکە بەهۆی وەی کە دەبێتە جووسکە و ڕۆحی دێتە بەر هیمایەکە لە ژیانی دووبارە و ڕەنکردنەوەکەی بە واتای وەیە کە ساڵێکی پڕ لە ڕەنگا و ڕەنجی و جوانیان هەبێت. هەر لە کۆنەوە لە ناوچەی موکریان لە کۆتایین چوارشەممەی ساڵ تا دوای دەڕۆژ لە نەورۆز ڕسمێکی ترمان هەبوو بە ناوی هێلکەشکێنێ و لاوەکان هێلکەیان لێک دەدا و هێلکەی هەر کامشکابا هێلکەشکاو دەدرا بە کەسی براوە. لە شەوی چوارشەممە سوورە و سەرکولانەدا هێندێک دروشم هەن کە ئەم دروشمانە بۆ ڕەتکردنەوەی ئەم باسا کە دەڵێن چوارشەممە سوورە نەریتێکی کوردی نییە بەڵگە و پڕنۆیەکی مێژووی زۆر بەهێزن وەک هەتەرێ مەتەرێ دمڵی کاوە سەری ساڵێ بنی ساڵێ یاخوا نەمرێ گەورەی ماڵێ و تا دوایی. دیارە سەری ساڵێ بنی ساڵێ ئاماژەیە کە بە دوایین ڕۆژەکانی ساڵ واتە دوایین چوارشەممە و نزیکبوونەوە نەورۆز و ڕوونە کە هێشتا نەورۆز نەکراوە. دووهەم لەباری ڕیشەی و مانای وشەکانی وەک هەتەرێ مەتەرێ کە زۆر کۆنن ڕوون و ئێستا وەک خۆیان دەکار نایەن. هەتەر بە مانای ئاگرە و هەتەرێ ینی ئەی ئاگرە وەک هەتەر و پاتکان یا ئەتەرە و پاتکان کە بە مانای ئاگر پارێزانە و لەم کۆتایانە و لە زەمانی حەمەڕەزا کراوەتە ئازەربایجان. مەتار بە مانای دایکە و مەتەرێ ینی ئەیدایە کە سەرجەم ئەم دوو وشانە بە مانای ئەی ئاگر ئەی دایکمە و ئاگریان بەهۆی پیرۆزی بە دایک شوبهاندووە. دمڵی کاوە سواوەی دوومەڵی کاوەیە. دوومەڵ بە مانای تەپڵ و دەهۆڵە و ئاماژەیە کە بە کاتی سەرکەوتنی کاوە و لێدانی دەهۆڵ کەوابوو بە پێی مانا و ڕیشەی وشە و بەڵگە مێژوویەکان چوارشەممە سوورە یەکێک لە کۆنترین جێژنەکانی کوردەواریە.